مامۆستا نەریمانە 2 ساڵ پێش ئێستا هەستان بە دروستکردنی خواردن چتووە یەکەم جار لە کونافەی دەستم پێ کرد بەس لە ماڵەوە دەستم پێ کرد لە ڕێگای پێزوو چتووە دەمفرۆش بەس ڕۆژ بە ڕۆژ شتەکەم پەرەیساند کردمانە بورمە و کولیچە و خواردن چتووامان دروست کرد پارنۆی نۆ 2021 هەستان بە دروستکردنی ئەو کارگەیە لێرکوانە خواردن و چتووە خواردنی ئامادەکراو دروست دەکەین یعنی هەموو نەوع خواردنێک دۆڵمە و سەر و پێ و کولیچە و بورمە هەموو شتێک لێ دروست دەکەن یعنی حەزم کرد لە ئیشەکەم هەڵی کارلۆ هەندێک ئەو کچانەش بڕەخسێنم لەگەرم ئیش بکەن حەزم نەکرد ئیشەکە بەس لۆ خۆمبی ئێستا دەستخۆشی لەوانیش دەکەم ئەوانش لەگەر من لێرکوانە ئیش دەکەن هەموو پێکەوە وەکو لە کوو لە ماڵەوە ئیش دەکەن وەکو یەک عایلەینە بەڵێ ستافەک لێرکوانە ئیشەکانمان دەکەن. دۆڵمە تیژ و ترش حەز دەکە خەڵک زۆری وڵای زیاتر تیژ و ترشەکەی حەز دەکەن هەم دەڵێن بەس تیژ و ترش بیتن. ناکوڵێنی بەس پەراسۆکەم کوڵاندوە گۆشتەکەی ناوی ناکوڵێنی شۆچ کوڵاندت ئەو تام و لەزەتەی نانی. ئەمە ڕۆژانە تەڵەبەی دۆڵمەمان هەیە بریانیمان هەیە کولیچەیە بورمەیە هەموو شتێک حەسەب داواکاری خواردنەکەم ئامادەکەم مریشکی مەحشیە هەموو شتێکی دروست دەکەم بەس ئیمە لەسەر داواکاریە زیاتر بەخوای لێرکوانە بە دەرەجەیەک دۆڵمەمان زۆر هەموو ڕۆژێت داواکاری دۆڵمەمان هەیە بریانیە سەر و پێیە کوب بە عروقە ئەو شتانە زۆر داواکاری لەسەر کولیچەیە بورمەیە ئیمە دەزانیت ڕۆژ هەیە داواکاری مەسەن لە حمل ئەجینمان زۆر ڕۆژ هەیە دۆڵمەیە ڕۆژ هەیە کولیچەیە. دۆڵمەمان هەیە ئەمەکەی هەولێرە دۆڵمەی سۆر لێ دەرین بەعام دۆڵمەی سۆر لێرە ئەوەی زیاترە ینی کەرەستەکانی ناویشی پیازە کودیە خیارە باینجانە بیبەر هەموو شتێکی بەکاردێن زیاتر نالم هەم کەرەستەکانی ئەمە تێدەکەینە کودی خیار باینجان بیبەر تەماتە سڵقیش تێدەکەینەنا لەگە پیازی دۆڵمەی کە لەوانەیە ئەوان شبیتی تێدەکەن کەمە بەس کەرەوزی بەکاردێنین لە هەولێر لایەکان کە شبیتی بەکاردێن یان دۆڵمەی سپیمان هەیە دۆڵمەی سپی بە ئەوەی گۆشت و شبیت و برنجی دەکرێتن لەگە ماستیش تێدەکەن ناوێ ئەویشمان هەیە ڕغبەتی لەسەرە بەڵام دۆڵمە سۆرەکە ئاوی تەماتەیە گۆشتە ئەمە تێدەکەینێنا لەگە کەرەوزی ئەو شتانە تێدەکەینێنا ئی هەولێرە زیاتر بەوەی ڕغبەتی لەسەرە ئێستا